وەکو کارمەندێکی شارەوانی ئێسەوەم بەیانیە لە ئیشەوە دەستم هەڵگرتووە هاتووم یعنی ئەوە موشەی مانگی چوار تەندروستی وەریەگرێ ئێمە تایسە 3 مان وەرنەگرتووە یعنی ئێمەش پێویستیمان بە ژیانە ئێمەش عایلەمان ئێمەش ماڵ و ناڵمانێ من کرێکارێکی کاتیم لە شارەوانی مانگی 400,000 وەرەگرم ئەوە 2 مانگە موچەم وەرنەگرتووە کاکە وەڵی بە مشاری خۆم و ئەم بەیانی ئەوە دەستکێش بە پارەی خۆم کڕیومە ڕۆنم کڕیوە بنزینم کڕیوە بە پارەی خۆم لەم نەبوونیە تێگە هاتووم ئیش بۆ وڵاتەکەی خۆمەکەم یعنی دارزان نییە بۆ سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت من هاوڵاتیەکەم بە پارەی خۆم ئەوەنە دڵسۆزی خاکەکەی خۆمم یعنی با ئەوانش نیوە ئەوە دڵسۆزی میلەتەکەی خۆیان بن یعنی لە کوردستان شۆرە دەرەوە هەموو میلەتی هەموو نەتەوەیەک دڵسۆزی خاک و نیشتیمان و نەتەوەکەی خۆیەتی تەنها وەکو ئەم بەرەڵانەی ئێمە نەبێ هیچ مانای ئینسانیەتیان تیان نەماوە کاک ناوە هیچ بنەمایەکی نییە کاکە زۆنگی زەرد و سەوز هیچ بنەمایەکی نییە ئەگەر بنەمای هەیە من خۆم یەکێتیم پەشیمانم لەوەی کە یەکێتیم کاکە یەکێتی لە دوای نەمانی مامجەلال کۆتایی پێهات چووە گۆڕەکەوە لەگەڵ مامجەلالە یەکێتی من یەکێتی بووم لە 28 مانگان لە دێگەڵە بەندیوای لە 28 مانگان موشەخۆرێک نەما موشە وەرنەگرێ وەڵی من لەسەر شاخی کلااو قاسم پێشمەرگە بووم لە 28 مانگان موچەکەم وەرەگرت کاکە تێگەی ئێستا ئەمە ئەساسی نییە کاکە ئەگەر بۆ نمونە زۆنگی زەرد سزای زۆنگی سەوزەیە کاکە گیان با بێنە دەرەوە ئەساسی نییە کاکە وەڵی هەر کورد فێر بووە بە زوڵم بە ستەم کاکە ئێمە یعنی بە درێژایی مێژوو لە ناو ستەما ژیاوین لە ناو زوڵما ژیاوین ئەمانیش ئەو کەرتولیان وەرگرتووە کاکەم دەسەڵاتدارانە هەرە بێ و زوڵمە بکەن لە میلەتەیتە میلەتیش خوا وای بۆ کردووە میلەتی کوردە هەرە بێ لەژێر زوڵم و ستەما بێت یعنی عدالت نییە کاکە عدالت نییە دڵسۆزی نییە وەڵی وەزی خەڵک زۆر خراپە فەرمەوە من کرێکارێکی کاتیم کاکە مانگی 400,000 مەیە کاکە گیان 4 مناڵ خێزانێکم هەیە یعنی ژیان چییە ئەنێ هەتوو هەموو ڕۆژێکمانی مە مردنیەکە سەدر خۆزگەم بە حکوومەتی بەعز کاکە حکوومەتی بەعز یەک جار ئەی کوشتی تو تەواویتر خۆزگە بە حکوومەتی بەعز خواز وەڵی کاکە ئەوەیە ئەگەر چی هەیە یعنی جگە لە کورد من وەکو پێم وتی جگە لە کورد یعنی بڕۆرە دەرەوەی کوردستان هەموو میلەتێک هەموو نەتەوەیەک کاکە دۆستی خاک و نیشتیمانەکەی خۆیەتی ئێمە وامان لێ هاتووە بێت یعنی خۆزگە بە دژمنەکانمان بخوازین من عایلەی من کاکە ئێمە خاوەنی من دایکم شەیدە باوکم شەیدە ئەوە 2 خوشکم برینداری کیمیاین برایەکم برینداری کیمیاییە برایەک و خوشکێکم یەکێکن لەو دەبریندارە خەسەیەک لە هەڵەبجا بریندار بوون یعنی ئەبێ ئێمە ئەوەنە زەرەرمان کردووە لە پێناوی حکوومەتی بەعسا بەهۆی کە کورد بووین ئێوە بۆمان لێکن خۆ ئێوە کوردن یعنی نییە ینی شتێک نەماوە بە ناوی ئینسانیت لەنا ئەم بەرپرسانەی کووردا بە تایبەتی لە ناو زۆنگی سەوزا زۆر عیبە یعنی کاتی خۆی ئێمە ئەیانوت یەکێتی حیزبێکی ئیداری سیاسی عسکەریە ئێستا ئیداریەکەی سفر بووە یعنی پارە هەیە ئەکێشەکە لەوایە لەم وڵاتی ئێمە پارە زۆرە یعنی بۆیە قەنەعەت نییە کایمە قەنەعەت بە چی بکەم کاکە فەرمووەتا من ئەم بەیانیە نزیکەی بای 10,000 بەس بنزین و ڕۆن و شتم کڕیەوە بۆ مەکینەکەی خۆمەتم داری شارەوانیە بڕم مەکینەکەیشی خۆمە بەخوا